کەسێک دەرمانی بەنجی دۆزیوەتەوە بەنج نەتیجەی چی بووە دایکی زۆر عەزابی چێشتەوە بەدەست نەخۆشی و بڕیاری دا ئیلا ئەبێ شتێ بدۆزمەوە بۆ ئەوەی نەخۆشەکانی تر وەکو دایکم ئەو ئازار و ئێشتا نەچێژن نووسینی باریزە ئەوان بەوە ئەنووسنەوە بەوە ئەخوێننەوە سڵاو لە هەموویانەکەم یەک بە یەکان و سڵاو لەو کەسانەیەکەم دەستی هاوکاری درێژەکەن بۆ ئەم ڕێکخراوە بۆ ئەم براو خوشکانە نابینا و کەم ئەندام و ئەوانە وڵی زۆر بە ینی وەکو نووسینی من بە قەڵەم وایە ینی بەڕاستی شتێکی زۆر مهمە ئەو کەسەی کە دیری لێکردوێتەوە لویس برایل کە خۆی نابینا بووە یعنی پێزانیوێتی کە ئەبێ ئیلا ئەم نابینانەی جیهان شتێکە بێ کە فێری خوێندنەوە و نووسین ببن پێی شتێکی زۆر گەورەی کردووە زۆر زەرورە من دەستخۆشیان لێ یەکەم ئەوانەی هەوڵە بن و فێری ئەبن و ئەیگەێنن شتێکم لەبیر بوو وستم لە وتارەکە باسی کەم کەسێک دەرمانی بەنجی دۆزیوەتەوە بەنج نەتیجەی چی بووە دایکی زۆر عەزابی چێشتەوە بەدەست نەخۆشی و عملیات و ئەوانەوە بڕیاری دا ئیلا ئەبێ شتێ بدۆزمەوە بۆ ئەوەی نەخۆشەکانی تر وەکو دایکم ئەو ئازار و ئێشتا نەچێژن لە نەتیجا دەرمانی بەنجی دۆزیوە ئەم کەسەیش کە ئەم نووسینەی دۆزیوێتەوە خزمەتێکی زۆری کردەوە بە ڕێزانە ئێستا ئەخوێنن دکتۆرا وەرەگرن ماجستێر وەرەگرن بەڕاستی شتێکی زۆر پیرۆزە